بە ئاگرکەوتنەوە لە ناو دارستانەکاندا چەند هۆکارێکەیە کە بێتە هۆی سووتانی دارستانەکان. یەکەمیان ئێمە خۆتان نەزانن دەستی مرۆڤەکان هەیە و هەنێ هۆکاری سروشتیش هەیە. دەستی مرۆڤەکان ئەوانن کە جاری وایە جگەرەیەک هەڵەیاتە ناو بە نەزانی جگەرەیەک فڕێە بێتە هۆی ئاگرکەوتنەوە لە دارستانەکاندا. هۆکارێکی تر ئەوەیە بەهۆی لوغمەوەیە، بەهۆی شەڕەکانەوەیە، بەهۆی یاری ئاگرینەکانەوەیە. جاری وایە لە سنووری دەرەوەی هەرێمی کوردستانەوە ئاگرێکەکەوێتەوە سنووری هەرێمی کوردستانی ژەگرێتەوە. هەنێ هۆکاری تریشمان هەیە کە بەهۆی بتڵێکەوە یان بەهۆی چرخێکەوە بەهۆی بەرزبوونەوەی پلەی گەرماوە ئەتەقێ لە ناو پوش و پاوانەکان ئەبێتە هۆی سووتانی پوشەکە و دوایی دارستانەکە. ئەوشمانەیە کە زۆر جار بە ئەنقەس ئاگر بەرێن لە دارستانکان بۆ مەسلحەتێکی خۆیان یان بۆ ئەوەی پرۆژەیە لەو شوێنەیە دروستکەن و دارەکانی دوایی لابن. یەکێکی تر لە هۆکارەکانی سووتانی دارستانەکان ئەوەیە کە خەڵک گێت بۆ ناو دارستانەکان بۆ بەسەربردنی کاتێکی خۆش لە کاتەیە کە تەواوە بێ هەڵ ئەسێ ئاگرەکە لە دوای خۆیەوە بەجێڵێ و نایکوژێنێتەوە. ئەمەش زۆر جارە بێتە هۆی سووتانی دارستانەکان بەهۆی گەشتبوونەوەی ئەو پشکۆ و دارەی کە لە ناو لەوێ بەجێهێشتووە بێتە هۆی سووتانی دارستانە. یەکێکی تر لە هۆکارەکانی ئاگرکەوتنەوە شۆرتی کارەبایە. ئەم شوێنەی کە ئێستا ئێمە لێرە لێی وەستاوین بەهۆی شۆرتی کارەباوە سووتە کە بۆ هۆی سووتانی زیاتر لە 200 دۆنم لە دارستان و پاوانەکان کە ئەمەش زەرەرێکی زۆری لە دارستانەکەدا جگە لەوەی دارەکان سووتە جگەر لەوەی پاوانەکە سووتە مێرو ئاژەڵەکانی ئەم ناوە هەمووی سەریان لێ شێوا و سووتان و زەرەر و زیانێکی زۆری لە ناوچەکەدا.